ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفام لەگەڵ هاوکارم سوام حسین بەرنمەکانی ئەم شەو 29 تەمموزی 2021تان پێشکەش دەکەین. بەرنمەکانی ئەمڕۆمان لە کۆمەڵێ تەوەری جیاواز خۆیان دەبینەوە وەک لە بڕیاری لێبڕینی موچە لەلایەن حکوومەتی هەرێمەوە و هەروەها سەبارەت بە دەور و دەخالەتی ئەمریکا لە عێراق و کێشمەکێشێک کە لەسەر ئایندە و چاوەڕوانیەکە لە هەڵبژاردنەکانی عێراقدا هەیە. بەڵام پێشەوەی کە بچینە ئەو بابەتانە تاوتوێی مەسەلەی پەنابەری دەکەین. هەر ئێستا لە لەندەن پایتەختی ئینگلتەرا لە بەریتانیا خۆپشاندانێک بە ڕێوەیە لە بەردەم پەرلەمانی ئەو وڵاتە تا دش بەو یاسایانەوە بۆ مامەڵانەی کە لە بەرامبەر پەنابەراندا کراوە و ئێمە ڕاستەوخۆ ئێستا دەشتی جەمالمان لە گەڵدایە لە فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقیەوە. بەڕێز دەستی جەمال ئەم کاتتان باش و سپاس کە لە گەرمەی خۆپشاندانەکە تاتوانیتان ئەم دەرفەتە بۆ ئێمە بڕخسێن و چەند لێدوانێکتان لێ وەرگین. وەکو دەستگا ڕاگەانەکان ئاماژەیان پێیەوە لە ڕاگەانەکانی فیدراسیۆنیشدا هاتووە کە لە ئاوی ئیجەیە لە نزیک کرێتیەوە یەختێک نقم دەبێت و کە زۆرێک لە سەرنشینەکان پەنابەرانێکن کە لە هەرێمی کوردستانەوە ڕوان کردوتە ئەوێ. ئەگەرچی ئەم بابەتە لە دەستگا ڕاگەانەکانە بڵاو بۆتەوە و فیدراسیۆنیش لەمبارەی و ڕاگەانی لەسەرداوە و هەر لەسەر ئەم بابەتەش ئێستا خۆپشاندان بەڕێوە ئەچێرە لەندەن. لە زاری ئێوە بیستین کە چی ڕوویداوە و چارەنووسی ئەو پەنابەرانە ئێستا چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. من لێرەوە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ. هەر وەک بەڕێستان لە سەرەتاوە باستان کرد، بڵێ هەفتەی ڕابردوو بوو بەداخەوە کە جارێکی دیکە یەختێک کە زۆرترینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو لە ئەنتاڵیاوە بەڕێکەوت بوو بەرەو ئیتالیا. بەداخەوە یەختەکان تووشی کێشە دەبێ دوای ئەوەی کە کەشتیەکی بازرگانی فریانەکەوێ لەو کاتێک کە خەریکە نقمە بێ ژمارەیەک لەو پەنابەرانە ڕزگارەکەن و بەداخەوە ژمارەیەکی لەوانە بێسەر و شوێنە بن و لە ئێستادا وەزعی ئەو پەنابەرانە تەبەن دوای ئەوەی کە لەلایەن ئەو کەشتیەوە حکوومەتی یۆنان، پۆلیسی شگری یۆنان و پۆلیسی شگری تورکیا ئاگادارەکەنەوە پەنابەرەکان خۆشیان ساڵاتێکی زۆرەکەن بۆی کە بەهانایانەوە بچن. سەرنجام ژمارەیەک لەو پەنابەرانە ڕزگارەکرێ و لە حاڵی ئێستاە 32 کەس لەو پەنابەرانە لە دوورگەی ئێرە پێترا بوون کە ئەمڕۆ گوێزراونەتەوە بۆ شوێنێکی تر. ئێمە لە پەیوەندی بەردەواما بووین لەگەڵ ئەو پەنابەرانەیەوە بەپێ ئەو پەیوەندیانەی کە تا ئێستا دەستمان کەوتۆتەوە و لە نزیکەوە نوێنەری ئێمە لە وڵاتی یۆنان سەردانی ئەو شوێنەی کردووە کە پەنابەرەکانی تیا ڕاگیراون کە خۆشبەختانە باری تەندروستی و هەموو شتێکیان باشە و ئەو 5 کەسەشی کە لە خەستەخانە بوون گەڕێنراونەتەوە و هاوکاتیش وا بڕیارە کە ئەم کەسانە دادگایی بکرێن و لە دوای دادگاییکردنیان ئەقوالی خۆیان وەرەگرن کە ئەوەی ئایا دەمێننەوە و یاخود بەخۆبەخشانە دەیانوێت بگەڕێنەوە بۆ کوردستان. تەبەن ئەمەش ئەگەر خۆیان بەخۆبەخشانە ئارەزومەندانە هەڵی بژێرن بگەڕێنەوە ئەوە پەیوەندی لە ڕێگای ئێمەوە ڕاستەوخۆ ئەم کەسانە ڕەوانەی ئەو شوێنانەکەنەوە کە خۆیان داوایەکەن. تەبەن زۆرترین ئەو پەنابەرانە کێمە پێشتر لیستەکەیمان ڕاگەیانوە لە ڕێگای پۆلیسی یۆنانیەوە پێمان گەشتووە. ئەو 32 کەسە زۆربیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەشێکی زۆریشیان هاوڵاتی سوورین و پەنابەرێکی فەڵەستینی تیا بووە و ئەو 5 کەسەشی کە وتم لە خەستەخانە کەوتون باری تەندروستیان باشە و سیانیشیان بە تۆهمەتی ئەوەی کە یەختەکان لێخوڕیوە ئەو کەسانە بڕیارە بدرێن بە دادگا بە تۆهمەتی قاچاقچی ڕاگیراون. و طبعا ئێمە لە یەکەمین دقەوە کە ئاگادارکراینەوە و فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیەوە پەیوەندیمان کردووە بە تەواوی ڕێکخراوە جیهانیەکان و پۆلیسی یەشگری تورکیا، پۆلیسی یەشگری یۆنانی زۆربەی ئەو دوورگانەی کە نزیک بووە لە دوورگەی کریتەوە
تا ئێستا هیچ زانیاریەکیان لەسەر ئەو 12 کەسەی کە نادیارە تەبان ئەو کەسانە لە خلالی مقابلەکردنی ئەو پەنابەرانی کە ڕزگار کراون بەوان دراوە کە 12 کەس لەسەر نشینەکانی ئەو یەختە دیار نین و بۆیە تا ئێستا پۆلیسی یۆنانی تا دوایین پەیوەندیمان کە ئەمڕۆ بۆ لەگەڵیانە ئەوە پشتڕاست ناکەنەوە کە هیچ تەرمێکیان دۆزی بێتەوە ئەگەرچی ئەمە لە سەرەتای هەواڵەکە لەسەر چاوەیشترەوە بۆ بە ئێمە ڕاگەێنرا کە 8 تەرم دۆزراوەتەوە بەڵام پۆلیسی یۆنانی تا ئێستا ئینکاری لەوەکە بۆیە ئێمە لە ئێستادا پارێزەرمان گرتووە لە ڕێگای چەند ڕێکخراوێکی یۆنانیەوە هەوڵەکانی ئێمە بەردەوامە و ومن کەسوکاری و پەنابەرانە دڵنیاکەینەوە کە ئێستا هەمان لە بارێکی تەندروستی باشان وەوە بڕیار بۆ ئەمڕۆ بەرەو دوورگەیەکی تر بگوێزرێنەوە و دوای دادگاییکردن و وەرگرتنی ئەقوالیان ئەو وەختە دەیان نێرنە کەمپەوە چ ئەوەی کە بە خۆبەخشە گەڕێتەوە چ ئەوانەی کە دەیانەوێ داوای مافی پەنابەریکەن وەکو مافێکی ڕسمی بۆیان دەناسێنرێ. دەمەوێت بڵێم کە ئەم هەموو کار و چالاکیانەی کە فیدراسیۆن کردوێتی فیدراسیۆنی پەنابەران لە پێناو ڕزگارکردنی ئەم پەنابەرانەدا جێی ستایشە جێی ڕێزێکی زۆرە هیوادارم هەر بەردەوام بن بەڵام دوایی زانیاریەکان کە بە ئێوە گەیشتووە لەسەر دۆخی ئەو پەنابەرانەی کە ڕزگار بوون و ئەگەرچی ئاماژەتان پێدا چی چاوەڕوانیەک لە ئارادایە هەم لە باری ئەوەی کە لە ڕێی یاساییەوە ڕزگاریان بێت وە هەروەها ئەوەی کە بتوان لە وڵاتێکی تردا بە مافی پەنابەرێتی بگەن چارەنووسیان چییە بێت؟ بەڵێ تەبان ئێمە هەروەک باسم کرد کەسمان ناردۆتە ئەوێ سەردانیان کردوون لە نزیکەوە پێیان ڕاگەیاندون کە ئاگادارمانکەنەوە لە دۆخی خۆیان طبعاً باشترین اختیار بۆ ئەوان ئەوەیە کە لە ئێستا لەوێن داوای ئەو کەسانی کە ڕزگار کراون داوای مافی پەنابەری بکەن چونکە دۆخیان دەگۆڕێ وەختێ داوای مافی پەنابەریکەنەوەنا خەنە نێو کەمپەوە و بە پێی قانونی یەکێتی ئەوروپا و یاسانەی یەکێتی ئەوروپا مافیانەیە کە داوای مافی پەنابەری بکەن و وەکەی تەقدیمکەنەوە لەسەر بنەمای قسەکانیان وەڵامی پەنابەریان پێ ئەدەنەوە کە دیاراویش پرۆسەیەکە و پێچێ و کەسانەشوە گوتم بیانەوە ئارەزومەندانە بگەڕێنەوە ئەوە لە تەحویلی ڕێکخراوی ئێمیانێن و بە شێوەیەکی بەخۆبەخش دایانێرنەوە لێستادا چارەنووسی و پەنابەرانە ڕۆک باسم کرد هەمیان لە دۆخێکی باشان بەداخەوە بۆ ئەو 12 کەسەکە نادیارن هەروەک گوتم ئێمە لە حاڵی ئێستادا پارێزەرمان بۆ گرتوون ئەمڕۆ پارێزەرە پەیوەندی بە پۆلیسەوە کردووە لە ڕێگای ڕێکخراوی تەلەسە سۆڵدارەتی کە ڕێکخراوێکی خێرخوازین لە دوورگەی کریت بە بەردەوامی ئێمە لەگەڵ بەرپرسی ئەو شوێنە لە ڕێگەی نوێنەرمانەوە پەیوەندیمان بووە و خۆشم ڕاستەو خۆ لێرەوە لەگەڵ پۆلیسی دەریاوانی قسەمان کردووە لەگەڵ ئەو پارێزەران قسەمان کردووە بۆ ئەوەی کە بتوانین ئەو 12 کەسەی کە نادیارن لە هەر شوێنێک بدۆزرێنەوە بە فەوری ئیتساڵکەن بە فدراسیۆنەوە و ئێمەش لە نزیکترین فرسەتە دوای وەرگرتنی هەر هەواڵێک ئەوە کەسوکاریان ئاگادارەکەینەوە و حتمەنیش هیواداریم کە بە سەلامەت بن و لە شوێنێکی ترەوە سەر هەڵدان چونکە زۆر جار ڕێکەوێ کە کەسانێک کە دیار نامێنن لە شوێنێکی ترەوە دەرەکەون هیوادارم کە ساغ و سەلامەت بنە و کەسانش و ئەگەر هەر مەسەلەیەکی ناخوازراویش ڕووی دابێ ئەوە ئەو وەختە کەسوکاریان ئاگادارەکەینەوە کە پشکنینی دیەنەی بۆ ئێمە بنێرن بۆی کە ئێمە ئاراستەی دەستگا پەیوەندیدارەکان بکەین وە گوتم ئێمە هەم لەگەڵ پۆلیسی دەریاوانی تورکی و هەم لەگەڵ پۆلیسی دەریاوانی یۆنانا پەیوەندیمان هەیە دوو نامەی ڕسمیمان تا ئێستا ئاراستە کردون وەڵامیان پێداینەتەوە بە تەلەفۆنی لەسەر خەت بووین لەگەڵ هەموو بەرپرسیارانی ئەو شوێنانەوە هاوکاتیش بەرپرسی ئەو شوێنەی کە پەنابەرە ڕزگارکراوەکانی تیا ڕاگیرا بوو کرد و مەهیلا عفومکە ناوەکەی ئێستا لە یاد نییە ئەو کەسە کە ئێمەی ئاگادار کردەوە کە لە حاڵەتی هەر جۆر جوڵەیەک بۆ پەنابەران ئێمە ئاگادارەکەنەوە لە چارەنووسیان بەڵام لە ئێستادا بە دەلیلی ئەوەی کە لەژێر چاودێری پۆلیسان و پرسیاریان لێکرێ لەژێر چاودێری پۆلیسی دەریاوانیان هێشتا تەحویلی دادگا نەکراون وەگەر تەحویلی دادگاکران لە خلالی بڕیاری دادگاوە ئەو وەختە ڕەوانەی کەمپی داخراویانەکەن هەر لە سەرەتاوە وەک زۆر بابەتی تری پەنابەری فیدراسیۆنی پەنابەران لە سەرخەت بووە ڕاگەاندنی داوە و چالاکی ئەنجامداوە و هەر ئێستاش ئێوە خۆپشانداندان ڕێکخستووە لە لەندەن
ئەگەر کورتێک لەسەر ئەو کارانەی کە تا ئێستا کراوە و خۆپشاندانەکەی ئەمڕۆ و چیتریش لە دەستورکاری فدراسیۆندایە. بەڵێ تاوان ئەم خۆپشاندانەی ئەمڕۆ بە تەنیا فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی ڕێژی نەخستەوە، بەڵکو زیاد لە 8 ڕێکخراوی بەریتانی کە ڕێکخراوی داکۆکیکارن لە مافەکانی پەنابەرن و فدراسیۆنیش بەشێکە لەو کەمپینەی کە بەڕێکەوتووە لە ماوەی ڕابردووە، هەروەک خۆتان ئاگادارن کە حکومەتی بەریتانیا ڕۆژ بە ڕۆژ سیاسەتەکانی تون کردوتەوە لە بەرامبەر پەنابەرانە و یاسایەکی نوێی هێناوە لە هەفتەی ڕابردوودا. ئەو یاسای خوێندنەوەی دووهەمی بۆ کرا لە پەرلەمانی بەریتانیا بەداخەوە 366 دەنگ بەرامبەر بە 265 دەنگ دەنگی هێناوە و ئەو یاسایە لەلایەن پتری پاتێل وەزیری ناوخۆ پێشنیار کراوە و ئەمەش ئەم یاسایە دەیانەوێت ئەو پەنابەرانی کە بە شێوەیەکی وەک خۆیان دەڵێن لە کەوانەکە نایاسایی دەگەنە وڵاتی بەریتانیا بە تاوان لە قەڵەمەدرێ دەکرێتە چوارچێوەی تاوانەوە و حکمی دەبێت لە 4 مانگ بۆ 6 ساڵ. هاوکاتیش ئەو قاچاقچیانەشی کە بە توهمەتی هێنانی پەنابەران بۆ پەڕانەوەی پەنابەران دەستگیر بکەن حکمیە تاتاییان بەسەرادا سەپێنێ. هەموم هەنگاوانەی حکومەتی کۆنسەرڤەتیڤەکان و وەزارەتی ناخۆکە هەموو هەوڵانیان بە ئاڕاستەی بەرتەسکردنەوەی مافەکانی پەنابەران و بڕینی هەموو خزمەت گوزاری و ئەو یاسانەیە کە لە پێشترە دەستی پەنابەری ئاوەڵا کردبوو کە بتوانن بەرگری لە مافەکانی خۆیان بکەن. بۆیە ئەم خۆپشاندانەی ئەمڕۆ ئامانجلەی ڕاوەستانەوەیە بەرامبەر بەم سیاسەتە تازەی حکومەتی بەریتانیا کە بڕیارە لە دوای پشووی هاوینەوە دووبارە بگەڕێنەوە بۆ ئەو پرۆژە یاسایە کە هێنراوەتە بەردەست پەرلەمانتاران. ئێمە دەمانێت هەوڵێکمان بەڕێخستووە لە سەرەتایم هەوڵەمانە زیاتر لە 5500 ئیمزا لەلایەن چەندین ئەندام پەرلەمان ڕێکخرا و کەسایەتی و خەڵکی ئازادی خوازی بەریتانیاوە ئیمزایان کردووە بۆ داوا کراوە لەو پەرلەمانتارانە دەنگ نەدرێ بەو پرۆژە یاسانوێی کە لەلایەن وەزیری ناوخۆکراوەتە ڕوو و دیارە لە پاڵ ئەمانەشە ئێمە هەوڵەکانمان بەردەوامە لەلایەن ڕێکخراوە ئینسان دۆست و ڕێکخراوەکانی داکۆکیکار لە مافەکانی پەنابەرانەوە نەک تەنها بۆ پاشە کشێ پێکردن بەم یاسایە، بەڵکو فدراسیۆن ئێمە لە هەتا لە 8 مانگی ڕابردوو سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا ڤایرۆسدا ئێمە ئەو ڕێکخراوە بین کە بەهانای ئەو پەنابەرە کوردانی کە لە ڕێگای چووکۆ دەگەنە وڵاتی بەریتانیا بەهانایانەوە چون هاوکاریمان کردون، خزمەت گوزاری و ڕێنمایی پێویستمان خستۆتە بەردەمیان و تەنانەت پارێزەرمان بۆ گرتوون و ئەو پێداویستیانەی کە ئەو ڕێنمای یاسایانەی کە پێویستیان بووە بەردەوام ئێمە و خۆبەخشەکانی ڕێکخراوی فدراسیۆن بەهانایانەوە چون و ئێمە لەم هەوڵانەمان بەردەوام بین. ئەم خۆپشاندانەی ئەمڕۆ یەکێکە لەو زنجیرە چالاکیانەی کە لە چەند مانگی ڕابردووە لەگەڵ ڕفیجی کانسل ڕفیجی ئەکشن و دەیان ڕێکخراویتری ئینسان دۆست لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕێکەوتووە بە شکلی ئیمزا بە شکلی هێنانی نامەی پشتیوانی بۆ فشارخستنە سەر حکومەتی بەریتانیا و پاشە کشێ پێکردن بەو بڕیارە دژی پەنابەریەی کە دەیانەوێ لە دوای پشووی هاوینەوە بیبنەوە پەرلەمان و بۆهۆی کە دەستی پۆلیس ئاواڵاکەن پۆلیسی دەریاوانی کە هەر پەنابەرێ دەگانە سنووری ئاویەکانی وڵاتی بەریتانیا بە زۆرە ملێ دیپۆرتیان کەنەوە و لە حاڵەتی گەشتنیشان بێرە ئەو یاسا توندە بەرامبەر بە پەنابەران بەڕێوە بەرن لە کاتێکە هەموو ئەو ڕاستیە باش دەزانین کە خەڵکی پەنابەر بۆ ئەو بەهانانەی کە حکومەتی بەریتانیا دەیڵێ بە شێوەی نایاسایی بۆ ئەوان هەموو سنوورەکانیان بەڕووی خەڵکێک لە دەست جەنگ و نائارامی و دۆزەخێکە لە خۆڕاڵاتی ناوەڕاستدا بۆ خەڵکی و کۆمەڵگایانیان هەڵخستووە هەموو ڕێگریەکیان گرتووە لەوەی کە خەڵک بە شێوەیەکی ئازاد بێ داوای مافی پەنابەریکە. معلومە بەهۆی داخستنی ئەم سنوورانە تونکردنەوەی ئەم یاسانە ئەوانن پەنابەریان ناچار کردووە، ئەوان بەرپرسن لە هەموو کارەسات و ڕووداوە نەخوازراوانەی کە ڕۆبەڕووی پەنابەران دەبێتەوە. بۆیە ئێمە ئەو ماقسۆتە بەردەم ڕای گشتی هەوڵەکانی ئێمە بەردەوامە بۆ شکست پێکێشانی ئەم سیاسەتە و ڕیسواکردنی ئەم سیاسەتە دژی پەنابەری کە نەک تەنها وڵاتی بەریتانیا بەڵکو سەرجەم وڵاتانی ئەوروپا بە یۆنان و تورکیاشەوە لە بەرامبەر پەنابەران پەنابەری مەسەلەی پەنابەریان کردو بە کارتێکی سیاسی بەداخەوە یاری پێەکەن چه حکومەتی تورکیا امتیاز لە مەسەلەی پەنابەری وەرەگرێت چه حکومەتی یۆنانی امتیاز لە مەسەلەی پەنابەری لە وڵاتانی ئەوروپا وەرەگرن لە کاتێکە خۆیان
بەرپرسن لە هەموو ئەو مەئاسات و دەردەسەری و چەوسانەوە و پێشێلی ئازادی و دەستگرتنی هەموو ئەحزاب و گروپە دژی ئینسانی و ناسیۆنالیست و ئیسلامیانی کە لە خۆرهڵاتی ناوەڕاست بە کوردستانیشەوە لەلایەن غەرب و وڵاتانی ئەوروپا کۆمەکەکرێن. کاتمان کەم لە بەردەستا ماوەکو دوا پرسیار ئەمەوێت بۆ چوونی ئێوە وەرگرم و پەیامی ئێوە ببیستم کە بەداخەوە ئەمە یەکەم جار نییە گوێبیستی حاڵەتی دڵتەزێنی لەم چەشنە ئەبین، هیوادارین دوجار بێت. بۆچی لاوانێک ئێستا لە هەرێمی کوردستانەوە ڕێگەی مەرگ ئەگرنە بەر و ئەم ڕێگە سەختانەی پەنابەری ئەگرنە بەر بە ئومێدی ئەوەی کە بگەنە جەیەکی تر و مافی پەنابەرێتی وەرگرن؟ هۆکاری ئەمە چییە و پەیامی ئێوە چییە؟ بە بڕوای من هۆکاری ئەوەیە کە دەسەڵاتێکی نامەسئول ژیان و چارەنووسی ئەو کۆمەلگایی پێسپێراوە. ئەوە 30 ساڵە خەڵکی کوردستان تەجروبەی لەگەڵ دوو حیزبی میلیشیا، دوو حیزبی بنەماڵە کە کوردستانیان بەسەر دوو زۆنادا بەش کردووە، هەموو سەرۆت و سامانی ئەو کۆمەلگایان بۆ خۆیان قۆڕخ کردووە بردووە و لەولاوە ئەکسەری خەڵکی کۆمەلگایان لەگەڵ برسێتی هەژاری بێموچەیی بێئاوی بێکارەبایی دەیان دەرد و بەڵام موسیبەتا بەڕەو ڕوو کردوێتەوە. خەڵکێک لەو کۆمەلگایە ناچاریە دەیان گەنجێک کە لەو کۆمەلگایە خوێندویانە و دەیانەوێت بەرهەمی چەندین ساڵەی ماندووبوونی خۆیان کۆکەنەوە بەداخەوە وەختێ دەبی بنین بێکارن، بیمەیەکی بێکاریان نییە، لەگەڵ دەیان سەربارەوەی ئەگەر ناڕەزایەتیشکن بۆ داواکردنی مافەکانیان لەگەڵ کوشتن و سەرکوت و حکومدانە بەڕەو ڕوو دەبنەوە. هۆکاری واقعی و دەسەڵاتەیە کە ژیان و چارەنووس و ئایندەی و کۆمەلگایی بە نادیاری و بە معەلەقی هێشتۆتەوە و خەڵکی لە بینی حکومەتی عێراقی و ڕاوەستان بە دیار حکومەتی عێراقی و وەزعی وڵات دەخاڵەتی دەوڵەتانی دراوسێ و هەموو ئەو هۆکارە جیهانی و ناوچەویانی کە هەیە خەڵکیان لە چاوەڕوانی و لە بنبەستە خۆیان بنبەستن ڕاگرت و ئەوانە هۆکاری واقعین. پەیامی ئەمەوەیە بۆ خەڵکی کوردستان بۆ گەنجان و لاوان ئەگەر دەمانێت چیتر جەرگمان نەسووتێت، چیتر کارەساتی خنکان لە نێو دەریاکان، چیتر گەنجان و لاوان و ژنان و مناڵی ئەو کۆمەلگایە نەبنە قوربانی دەریاکان ماسیەکان لە دەریاکانە، ڕێگای خەبات، ڕێگای پێکەوەی، ڕێگای دەستخستنە نێو دەستی یەک، ڕێگای پژنان بە پشتی یەکەوە، ڕێگەی ڕاوەستان لە باڵ خەبات و ناڕەزایەتی خەڵکی پێکار و زەحمەتکێش، مامۆستایان، خانە نشینان، فەرمانبەران. ئەوە ڕێگەیەکی واقعیە کە توانێت بە ڕێگەی ڕێکخراوبوون بە ڕێگەی فشارخستنە سەر ئەم دەسەڵاتە نامەسئولە کە بۆتە مۆتەکەیەک بەسەر ژیانی خەڵکەوە هێواش هەنگاو بە هەنگاو بۆ لابردنی ئەم بەڵایە و کۆتایی هێنان بەم دەسەڵاتە چەتەگەری کە تاڵانچی چەتەگەری کە ژیانی خەڵکی کوردستانی بە ئاوارەیی و بە دەربەردەری سپاردووە. دەشتی جەمال، سکرتێری فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و با هیوای سەرکەوتن هەم بۆ خۆپشاندانەکەی ئێستاتان و هەم بۆ تەواوی کار و چالاکیەکانی فیدراسیۆن. منی زۆر سپاسیەوە ئەکەم بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. ئازیزانەوەی گوێبیستی بوون، گفتوگۆیە بوو لەگەڵ دەشتی جەمال، سکرتێری فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی سەبارەت بە کارەساتی پەنابەری کە خۆپشاندانێک ئێستا لە لەندەنەوە ئەنجامەدرا و ڕاستەوخۆ توانیمان لێدوان لە دەشتی جەمال لێوە وەرگرین. وچانێک دەدەین و پاشان هاوکارم سەبارەت بە بڕیاری حکوومەتی هەرێم بۆ لێنەبڕینی موچەی فەرمانبەران گفتوگویەکی ئامادە کردو بۆتان، لەگەڵمان بێن. بینەرانی عزیز لەلایەن منیشەوە سڵاوتان لێبێت. هەروەکو لە سەرەتاوە هاوکارم ئاماژەی پێدا لەسەر بابەتی لێنەبڕینی موچە یاخود پێدانی فوڵ موچە چاوپێکەوتنێکمانە بێت لەگەڵ مستەفا باهێر، ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. ئەم کاتت باش مستەفا باهێر. زۆر سپاس هاوڕێز و هەموو سڵاو و ڕێزم بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی هەیە.
هاوڕە مستەفا لەم ڕۆژانەیە حکوومەتی هەرێم لە زاری سەرۆک وەزیرانەوە ڕایگەیاند کە لێبڕینی موچە کۆتایی دێت بەبۆچوونیەوە ئەم بڕیارە چەندە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵکدا ئەنێت بەڵێ دەست خۆش هاوڕێز و هەم دووبارە بەڕای من زیاتر ئەم بڕیارە لە بەرژەوەندی وەزیرەکان مدیر عامەکان ئەندام پەرلەمانەکان شکاوەتەوە یعنی ئەوانەی کە بەجارێک موچەکانیان بە 5 ملیۆن و 6 ملیۆن زیادی کردووە و فەرمانبەرێکی بەسیت کە موچەکەی لە بینی 500 یان 600 هزارە بێ شتێکی ئۆتۆ زیان نەکراوە بۆ موچەکە یعنی 100 هزارێکە شتێکی ئۆتۆ لە ژیان و گوزەرانی ناگۆڕێت لەبەرەوەی کە هەرە بینین لەو ڕۆژەوە کەوتوانە لێبڕینی موچە نەماوە لە ناو بازارڕە بە تەواتی شتەکان کاڵاکان بە شێوەیەکی کە بەرز بووەتەوە مەزەن وەکو کەس هی ناکردۆڵێن هەندێ مواد تقریبان 2 قات بەرز بووەتەوە و بەژێکی یعنی هەموو شێوەیەک لە موادەکانە ئەوەنەی کەیتۆتە سەر یعنی ئەگەر لە کورتی کەینەوە دەبینین کە ئەو فەرمانبەرانەی کە موچەکەی ئەگەر 100 هزار زیایی کردبێت لە بازارڕە ئەو شتانەی کە کردێتەوە زیاد لە 150 هزار زیاتر لەسەر ئەوە کەوێت و بەعام بە کولی بەهای پارە لە هەموو جیهانە ساڵ بە ساڵ بەرەو کەمیە ڕوات مەسەڵەن موادێک کە تۆ ساڵی پێشوو کڕی بێتە بە نرخێک ئێستا جارێکە بەرزە بێتەوە بەڵام سێرەکەی موچە لە کوردستانە هەر لە شوێنی خۆیەتی و ساڵ بە ساڵ ئەو موچەی کە خەڵک وەری گرتووە کەمترە بێت و وەژیانی بەرەو خراپێت ئەگە کورتی کەمەوە لە بە کورتی بیڵێم پێم وایە کە ئەم زیادکردنی موچە یاخوددانی موچەی فول زۆر تەئسیرێکی عەجیب و غەریبی نەکردووە سەر ژیانی خەڵکی تەنها بۆ بەرپرسە باڵاکان ئەوانەی کە پێیانێنن پلە باڵا زیاتر لە بەرژەوەندی ئەوانە شکاوەتەوە و ئەو ئەندام پەرلەمانە نەشی کە ڕۆژانە لە پەرلەمانە هاواریان نەبوو کە ئەبێ لێبڕینی موچە نەمێنێت زیاتر قەزی خۆیان بوو و زیاتر هەوڵەکە بۆ خۆیان بوو ئەگینا بەڕێی من زۆر تەئسیرێکی عەجیب و غەریبی نەکردەوە سەر ژیان و گوزەرانی خەڵکی هاوڕە مستەفا بەشێک لە پەرلەمانتارەکان ئەم بڕیارە بەدەستکەوت بۆ خۆیان هەژمارەکان بۆ نمونە ئەڵێن ئێمە هەمیشە پشتیوانی خەڵک بووین لە پێناو بەرژەوەندی خەڵکا کارەکەین لە ژێر فشاری ئێمەیە حکومەت ناچار بۆ بڕیارە سربەخۆ لەوەی ئایا ئەم بڕیارە دەستکەوتێکی خەباتی پەرلەمانیە بڕوای ئێوە چۆنە دەست خۆش بەڕاستەکەی من نازانم جارەیەک کەم شت دەستکەوتێ بۆ خەڵک خەڵکێکە حەقی خۆیەتی ماگانە کارەکە موچەیەکە بێ وەرگێت حکومت بە شێوەیەکی ناحقانە هاتووە ئەم موچەی بڕیوە دووهم یعنی پەرلەمان بە تەسەوری من ئەم پەرلەمانەی کە ئێستا لە کوردستانە من بە خەزی نەزەری ئەوەی کە من چەندێک قەناعەتم بە پەرلەمان هەیە بەڵام ئەو پەرلەمانەی کە لە کوردستانە هەیە بەقەدەر سەرە دەرزیەک لە بەرژەوەندی خەڵکی هەژار و خەڵکی زەحمەتکێشی کوردستانە نییە ئەم پەرلەمانەی کە لە کوردستانە هەیە زیاتر پەرلەمانێکە بۆ خزمەتی دەوڵەمەندەکان دروست کراوە مەسەڵەن چۆن ئەگەر بۆ نمونەیە سەیریکەین ئەبینین لە کوردستانە لە هەموو جیهانە بەعام باج لە خەڵکی دەوڵەمەند لەوانەی کە شەریکاتی گەوران هەیە کە ئیمکاناتی گەوران هەیە بە شێوەیەکی تەساعودی باجەکانیان لێ وەرەگیرێ بەڵام لە کوردستان ئاکسێرەکەی ڕێک بە پێچەوانەوەیە یعنی ئەمانەش هەمووی ئەندام پەرلەمانەکان وەکو قەرار وەکو بڕیارەت دەریان کردو زۆر بە پێچەوانەوەیە سێرەکەی کەسێکی سەرتاش دارتاشێک حەلاقێک خەیاتێک یان کەسێک کە دوکانێکی بچووکەیە باجێکی گەورەیە بەڵام ئەوانەی کە شەریکاتی گەوران هەیە ئەوانەی کە ئیمکاناتێکی گەوران بەدەستێن و کۆمپانیای گەوران هەیە سێرەکەی نەک لەوەی لە باجەکەش عەفویان کردو بەڵکو بە چەندەها هەزار دۆنم زەویانەیە نێو پرۆژێ پێوەکەن بۆیە ئەم ئەندام پەرلەمانانەی کە لە بەرژەوەندی ئەم دەوڵەمەندانە لە بەرژەوەندی ئەوان ئەم قەرارانە دەرەکەن بۆیە بە تەسەوری من بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی خەڵک نەبووە لە ڕوبع قەرنێکە ئەم پەرلەمانە هەیە یعنی گەڕانەوەی فوڵموچە فشاری ئەو ئەندام پەرلەمانانە نەبووە کە خۆیان ئیدعایەکەن ئێمە فشاری ئێمە بووە حتى پێشینەکەم لەوەیە ینی لەبەر خاتری خەڵک نەبووە بەڵکو نەڵم موچەکانی خۆیانە 5-6 ملیۆنیان لێبڕاویستیانە بۆ 5-6 ملیۆنەکەی خۆیانەوە بۆ هاوپیشەکانیان کە لە پلێ باڵان زیاتر ئەمان سوودمەند بوون بەم گەڕانەوەی موچە ینی خەڵکی فەقیر و هەژار نییە ئەمان نایانتوانیوە هەتاوەکو ئێستا کە ڕوبع قەرنێکە ئەم پەرلەمانە هەیە یەک قانون لە بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژار و کرێکاران دەرکەن یعنی ئەندام پەرلەمانێک کە پێی ڕەوا بێت موچەکەی خۆی
سی قات و چلقاتی کرێکارێ بێ کەسێکی لە ژینکە پارێزێکا بێت ئیترا بێ مە چۆن بێت ئەندام پەرلەمانەیە کە پێی وا بێت خۆی خانەنشین بکات دوای 4 ساڵ خزمەتکردن بە موچەیەکی زۆر کە 4 میلیۆن و 5 میلیۆنە بەڵام مامۆسایە کە ئەوی فێری خوێندن و خوێنەواری کردووە خانەنشینە بێت دوای 35 ساڵ 500,000 یان بە 600,000 وە کرێکارێکیش بە 250,000 لەکوێ ئەمانە هاتوون خزمەتی خەڵکەکان لەکوێ ئەمانە لە بەرژەوەندی خەڵک قسەیان کردووە ئەمانە زیاتر هێزیەکەن ئەیانەوێ لە خۆیان لە ناو دەسڵاتە مشارەکە بکەن و بۆ ئەوەی کە ئەو حیزبانەی کە ئەوانیتیان بتوانێت کە یارمەتیان با و کۆمەکێکیان بکەن و دەسڵات لەگەڵ خۆیان شەریکیان بکەن من پێم وایە پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئەوەتی هەیە یەک قانون یەک یاسای لە بەرژەوەندی خەڵکی هەژار و کوردستان دەرنەکردووە هەڕە مستەفا پێت وانییە کە حکوومەت کارێکی لە شێوەی انتخابات و ئەوانە ئیشی بە خەڵک هەبێ لەو شێوەیە بۆ یەکە لە ئێستایا فڵموچەی داوای یاخۆت لێ نەبڕینی موچەی گەڕانەوە هەموو شتێک واریدا هەموو مەنەزین هەموو کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەوێتە انتخاباتەوە وەختی خەڵبژاردنێت مەجموعەیەک خەدەماتەکە یەکێک لەوانە مەسەلەن ئەم دانی موچەیەکە لە کاتی خۆیان پێی وایە کە کاتی انتخاباتە و پێویستی بەوەیە کە بە جەماوەەر بڵێتەوە تا من ئەگەر حکوومەتی عێراقی پارە بنێرێ من ئامادەم کە موچەکەی کامل بە خەڵکی کوردستان بەم و هەروەها ئەڵێ من ئەگەر پارەم لە بەردەسا بێ ئەتوانم موچە بە کاملی بم بەڵام ئەوەی کە لە دەورانی پێشوە من ئەم موچەیەم بڕیوە ئەوە بۆ کە ئیمکاناتمان نەبوو بۆیە نەمانتوانی و موچە بێت دروست وایە لە هەموو کاتێکی انتخاباتە ئەم حکوومەتانە ئەچن ئەنواع ئۆشکاڵ کارێکن بۆ ئەوەی کە خۆیان وەکو ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکو لە بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژاری کوردستان لە سات حکوومەتیان بۆ ئەوان دروست کردەوە لە بەرژەوەندی ئەوان کارەکەن بۆی کە خەڵک سەوتیان بباتەوە بەداخیشەوە کە هەندێک جار بەشێک لە خەڵک بەمانە هەڵەخەڵەتێن و ئەچن مشارەکەکە لەو انتخاباتە کە دەسڵات زیاتر لە سیناریۆک و لە گاڵتەجارڕێ بۆ لاوە هیچ شتێکی تر نییە پێم وایە نەک ئەحزابی دەسڵاتدار کە لە کوردستانە حتا ئەحزابی ئۆپۆزیسیۆنیش کە مشارەکەیەکەن لەوان لە قازانجی دەسڵاتەشکێتەوە چونکە ئەمە یەک نموزەت پیشانی دەوڵەتانی دنیاە کە لە کوردستانە دەسڵاتێکی دیموکراتی هەیە و خەڵک لە ئەم دەسڵاتەی کە لە کوردستانە هەیە لە ڕێکەی انتخاباتەوە چۆ و خەڵکە سەوتیاوە بە پارتی کە 45 کورسی هەبێت و یەکێتی بەو شێوەیە بێ کە هەموو کەسێکیش هەموو حیزبەکان خۆیان هەموو ئەندام پەرلەمانەکان لە خەڵکی کوردستان زۆر باشتر دەزان کە ئەوەی لە کوردستان ئەگوزارێت بە هیچ شێوەیەک ناتوانین بنەی انتخابات نایە بتۆنێ هەڵبژاردن بەڵکەوە زیاتر گاڵتەجارڕێکەوە تەنیا ئەم ئەحزابانەش ئیسلامیەکان و گۆڕان و نەوەی نوێ و ئەمانە زیاتر بۆ شارەکە بکەن لەم شتێکیان دەستکەوێت لەم دەسڵاتە هاڕە مستەفا ئەوەی تا ئێستا باسی لەسەر بووە تەنها لەسەر لێبڕین و دواکەوتنی موچە بووە بەڵام بە شێوە گشتیەکەی ئێوە سیستەمی موچە لە کوردستان چۆنە بینە لە کوردستانە بەڕاستیەکەی سیستەمێکی موچە هەیە کە لە هیچ شوێنێکی جیهانە نەبووە مەسەڵەن تۆ سەیری کە لە وڵاتانەی کە ئێمە تیاژی مەسەڵەن من بۆ خۆم لە فلەند دەژیم سەیری کە موچەی کرێکارێک لە 3,000 بۆ 4,000 بەڵام موچەی سەرۆک وەزیرانەکە 12,000 ینی 3 قات 4 قاتی زیاکە بەڵام فەرمانبەرەکانی کە حاکمێکیان و وەزیرێک ئەمانە یان ئەندام پەرلەمانێک مەسە سەیری کرێکارێک بکە لە کرێکارێکی ژینکە پارێز لە فلەندا 3,000 ئێورۆ وەرەگرێ بەڵام ئەندام پەرلەمانێکی لە 4,000 بۆ 5,000 وەرەگری ینی قات و نیوەتی کرێکارێک وەرەگرێ بەڵام لە کوردستانە تۆ سەیریکە کرێکارێکی ژینگە پارێز 300,000 وەرەگرێ کە 8 دانە سەعات ڕۆژانە ئیشەکات و یەک ڕۆژ پشی وەرەگرێ لە هەفتەیەەکە بەڵام ئەندام پەرلەمانێکە 30 قات بۆ 40 قاتی ئەوە وەرەگرێ ئەندام پەرلەمانێک لە عێراقا تقریبا 45 ملیۆن پارەی ماگانەیەتی لە کوردستانە 8 ملیۆن موچەکەیەتی ینی 30 قاتی ئەوەیە ینی بەشێکی زۆری واریداتی عێراق بۆ موچەی ئەم پلە باڵانە ڕوە مەسەنە بۆ نمونە سەیری کە من لەم ڕۆژانە سێر چەند کردە سەرۆک کۆماری عێراق غازی وایر غازی یاوەر کە بۆ ماوەیەک سەرۆک کۆمار بۆ لە عێراقا تقریبا بەس خانە نشینەکەی ماگانە 61 ملیۆن دینار وەرەگرێ ینی ماگانە تقریبا 5 دەفتەر دۆلار وەرەگرێت هەتاوەکو ئێستا نزیکی
11 ملیار دۆلار لەسەر حکوومەتی عێراقی کەوتووە. سەرۆکی جمهوری عێراق سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم تقریبا مانگانە 100 ملیۆن دینار وەرەگرێت. لە هیچ شوێنێکی دنیا نییە کە سەرۆک کۆمار 350 جار لە مامۆستایەک و لە فەرمانبەرێکی کە وەرگێت. لەبەرەوە سیستەمێکی موچە لە کوردستانە بە هیچ شێوەیەک حتا ئەگەر فەرمانبەران موچەی کامل وەرەگرن، ئاخر کەسێک ئەگەر 300,000 وەرگێت و کەسێک 6 ملیۆن و 8 ملیۆن و 15 ملیۆن وەرگێت، زۆر جیاوازەکەی زۆرە لە بازار بە تەواوەتی ینی فەرقێکی گەورە بێ. هەر بۆیە ئەبینی کە لە کوردستانە بڕۆ سەیریکە لە شوێنێک ئابینی کە دەوڵەمەندەکان فیرعونەکان چۆن نەژین و خەڵکی فەقیر و هەژاریش کە چۆن نەژین. بەشێکی زۆری ئەم جیاوازی موچەیە، بەشێکی زۆری ئەمەیە. مەسەلەن من سەیرم کردو نازانم چۆنێ ئەمە دروستیان دروست نیە، بەڵام تۆ بڕۆ لە گوگڵێ سەرچێ بکە ئەڵێ موچەی مەسعود بەرزانی مانگانە 400,000 دۆلار بووە، بەڵام سەرۆکی ئەمریکا مانگانەکەی 30,000 دۆلارە. یعنی کەواتە جیاوازیەکی یەکجا زۆر هەیە لە موچە ئەوانەی کە لە ناو دەوڵەتە کارەکەن فەرمانبەرن، جیاوازێکی یەکجا زۆر هەیە. بۆیە پێویستە خەڵکی کوردستان بیکا بە قرارێک، بیکا بە بڕیارێک، خۆی ڕێکخراوکە، خۆی یەکگرتوو کە داوای ئەوە بکە کە لایەنی کەمی موچە ئەبێ لایەنی کەم و زۆری دیاری کرێت، لایەنی کەمی موچە ئەبێ ملیۆنێ بێ و لایەنی زۆری موچەش 5 ملیۆن بێ. با کەسێک کە فەرمانبەرێکی لە باڵایە ئەندام پەرلەمانە با چوارەوەی کرێکارێک وەرگێ، با چوارەوەی فەرمانبەرێک وەرگێ، با چوارەوەی مامۆسایەک وەرگێ، نەک ئەوەی کە ئێستا ئەندام پەرلەمانە بەڵام ئەبێ 30 قات و 40 قاتی مامۆستاکەی وەرگێ، ئەبێ وەزیرێکە، ئەبێ 50 قاتی فەرمانبەرێک وەرگێ. ئەمە بە شێوەیە بەڕێی من سیستەمێکی زۆر نابەجێیە، زۆر نەگونجاوە و ئەمە وای لێ کردووە کە لە کوردستانە بە بەجارێکە بینی کە بەشێکی زۆری خەڵک هەژارە بێت و بەشێکی کەمیشی بە ملیۆن و بە ملیارەها دیناری هەیە ئەبینی، جگە لەوەی کە ئەمانە کە لە دەسڵاتیشان چەندێ فەساد دەکەن، چەندێ دزیەکەن، لەگەڵەوەشا بە شێوەیەکی قانون و یاساکە ئەو پەرلەمانێک کە خۆیان داناوە کردوێتی بە یاسا و بە قانون موچەیەکی زۆری بۆ خۆی بڕێتەوە. بۆیە منەڵم خەڵکی کوردستان نابێ بە هیچ شێوەیە قەناعەتی بەم پەرلەمانە هەبێ، پەرلەمانتارێک خۆی قەناعەتی بەوە هەبێ کە موچەکەی 50 قاتی مامۆستاکەی بێ، ئەمە بێتە چۆن وێنەری خەڵک بێ. پەرلەمانتارێک قەناعەتی بەوە هەبێ کەسێک کە ڕۆژانە یەت لە بازار و لە کۆڵان و لە ماڵەکەی ئەو پاکەکاتەوە شۆستە و کۆڵانەکان پاکەکاتەوە 30 قات و 40 قاتی ئەو وەرگێت. چۆن ئەبێ ئەمە بڵێ ئەمە نوێنەری خەڵکە، چۆن ئەبێ خەڵکی کوردستان قەناعەتی بەوە هەبێ کە ئەمانە نوێنەرایەتیەکەن. بۆیە بەڕێی من ئەبێ خەڵکی کوردستان پێداگری لەسەرەوە بکە، لایەنی کەمی موچەی ئەبێ ملیۆنێ بێ و هەموو کەسێکی بێکار بۆ هەموو کەسێکیش کە ناکامە ناتوانێت کار بکە، ئیتر بە مناڵەوە بیان کەسێک بێ کە پێداویستی تایبەتە بێ، ئەبێ موچەی تایبەتی خۆی هەبێت و هەموو کەسێکیش کە کاری نییە ئەبێ پارەی بێکاری بۆ ببڕێتەوە. بە تەسەوری من ئەگەر بەم شێوەیە تەنزیمێ بکرێت، بەم شێوەیە ڕێکوپێک بگرێت سیستەمی موچە، هەموو کەسێک ئەتوانێت لە کوردستان هەم پارەی بێکاری بۆرگێت، هەم ئەتوانێت جاوە ئەو جیاوازێ زۆرەی کە لە بینی موچەکانە هەیە نەمێنێ، ئەو فەرقە زۆرەی کە لە بینی خەڵکی فەقیر و دەوڵەمەندە هەیە لە بینی موچە خۆرانەکانە هەیە، بۆ شێوەیە بە تەسەوری من نەمێنێ. بۆیە من داوامەوەیە خەڵکی کوردستانە بێ دەست بەرێ بۆ ئەمە، لایەنی کەمی موچە ملیۆنێ بێ و لایەنی زۆری موچەش نابێت لە 5 ملیۆن زیاتر بێت. مستەفا باهر، ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. زۆر سپاس بۆ ئێوەش و دەستان خۆش بێت و هەر بژین بۆ فرتەزی کە ئێوەتان باش هەر بژین. بینێرانی عزیز، وچانێک و پاشان هاوکارم لەسەر کێشمەکێشی هەڵبژارنەکانی عێراق چاوپێکەوتنیە بێ لەگەڵ خسرە و سایە، لەگەڵمان بمێنەوە.
بینەرانی عزیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەروەکو هاوکارم ئێستا ئاماژەی پێدا کاسەبارەت بەم کێشمەکێشەی کاتی ئینتیخابات لە عێراق و سەردانی کازمی بۆ ئەمریکا و دەخالەتی ئەمریکا لە عێراق لەگەڵ خەسرە و سایە گفتوگویەکمان دەبێت. خەسرە و سایە ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر زۆر سپاسی و ماندووش نەبن. زۆر سپاس. ئەمە سەرەتا لەوە پرسم کە پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا دەچێتە قۆناغێکی ترەوە و بەوەی کە ئەمریکا بەشێک لەو هێزەی کە لە عێراق ماوەتەوە دەیکشێنێتەوە یاخود ناوەکەی دەگۆڕێت بەوەی کە لە هێزی شەڕکەرەوە دەبێتە هێزی مەشقکەر و هێزی ڕاوێشکەر و ئەمنیەت تەسلیمی دەسەڵاتدارانی عێراق خۆی دەکاتەوە و سوورە لەسەرەوەی کە عێراق دەتوانێت خۆی بەرگری دەخۆی بکات و ئەمنیەت و سەقامگیری لە عێراقا بەرپا بکات. دواتر دەچینە سەر خاڵەکانی تری لەم ناوەدا هاتوۆتە پێشەوە بەڵام جارە سەبارەت بەم لێدوانانە و بەم قسانەی کە سەبارەت بە ئەمنیەت لە عێراقدا کراوە بۆ چوونی ئێوە چییە و ئەمە چی شتێکی لە پشتەوەیەوە چەندێک ئەتوانێت ئەمنیەت سەقای بگیر بکات حکوومەتی عێراقی لە ئێستادا؟ بەڵێ تەمان ئەم دیدار و کۆبوونە و ڕاگەیانانەی هەردوو لا چ لەلایەن حکوومەتی عێراق و چ لەلایەن نوێنەرانی کۆشکی سپیە واتە ئەمریکاوە وان شانە درێکە کۆبوونەوەیکی ئاسایی و ڕۆتینیە بەڵام وەختی ئینسان چاو لە ئاڵوگۆڕ و بارودۆخێکی شڵەژا و گێژایەکی سیاسی کە لە نێو عێراقدا هەیە ئەبینین کە ئەمە جگەل لە چاوبەستن و داپۆشنی حەقیقەتە ئەسلەکانی ناوخۆی عێراق شتێکی تری نییە. ئێمە دەبین لە عێراقا قەیرانێکی سیاسی اقتصادی فەشل و بنبەستی سەرتاپای حکوومەت بێئتیباری و نەبوونی هیچ جۆرە هەژمونیەک لەلایەن حکوومەتی ئێستای کازمی و خودی خۆیەوە نیشانەدا ئەم جۆرە ڕێکەوتنانە تەنها بۆ ئەوەیە کە ئاوێ بڕێژن بە دەموچاوی خۆیانە کە پێیان وابێ ئەمە دۆخەکە ئارامە و دانوسانەکانش بۆ تەوافقاتی ڕۆتینی و ئاساییە لەسەر مەسائلی اقتصادی و مەسائلی گۆڕینەوەی هاوکاریەکان لە بواری جۆرا و جۆرە. بە بڕای من مەسەلەکە ڕێک بە پێچەوانەوەیە. ئێمە دەبین کە ئێستا لەو ڕۆژەی کە ئەمریکا وەکو هێزیشی داگیرکە لە ناوچەی عێراقدا هەیە و دوای ئەوەی کە هەوڵیدا دەسەڵاتێک دامەژێن لە ژێر ناوی دیموکراسیا و حکوومەتی و دەسەڵاتێکی دامەزران لەسەر ئەساسی دابشکردنی تایەفی و قەومی و ئێستا ئەم حکوومەتە دەمێکە لەبەر یەک هەڵوەشاوەتەوە و بۆ لایەنە پێکەنەرەکانی خۆی گەڕاوەتەوە و ئێستا ئەمانە سیراعاتی ئەسلیان لەسەر چۆنێتی سازدانەوەی دەسەڵات و تەقسیمی قودرەت و منافزی نفوز و اقتصاد کێشەیان هەیە. لە لایەکی ترەوە خودی ئەم دەسەڵاتە لە بەرامبەر خەڵکایە. خەڵک ڕۆژ نییە لە ئێترازاتی جۆرا و جۆر لە ئاو کارەبا لە خزمەت گوزاریەکان لە دامەزراندنی پیشە لە پێکێنانی ساوپەنایەک بۆش زیندەگی مەسئلەی ئەمنی کێشمەکێش و دەخاڵەتی دەوڵەتی ئەمریکا با بڵێم ئێران لە ناوچەکەیە و چالاکبوونەوەی دەسە و تاقم و گروپی تیرۆریست و چەکدار ناوخۆی عێراقدا. ئەمانە هەمووی فەوزایەکیان دروست کردووە کە بە داپۆشینی ئەم جۆرە تەبلیغاتانە پاساو نادرێ. بە بڕای من ئەمریکا قاچی لە زەلکاوێکە چەقیوە کە هەرچەند هەوڵەدا لێ ڕزگار نابێ. مەسەلەش معلومە کە ئەمریکا بە سادەی ناتوانێت بشێتەوە چونکە هەر جۆرە کشانەوەیکی ئەو بەمانای دروستبوونی بۆشایشی ئەمنی وەکو لە قسەکانی خۆشتانە هاو و ئەمە ڕێکاتەوە کە دەسەڵات بە هێزی حەشتی شعبی و میلیشیاکانی سەر بە ئێران بسپێرێ. ئەوە تا هێشتا کازمیشتە نەگەڕاوەتەوە بۆ بەغدا کە قایدی فەیلەقی قودس هاتە بەغدا بۆی کە بتوانێت حیزبی لایەنەکانی حەزی شعبی و ئەحزابی ئیسلامی پرۆ ئێرانی چالاکاتەوە کە خۆیان ئامادەکەن بۆ یەک دەورە لە کێشمەکێش و فەوزا و بەرابەرچی چەکداری تا تیرۆر و تەقینەوە و نائەمنکردنی ئەوزاعەکە. بۆیە بە بڕای من ئەوەی کە ئەمریکا خۆشیان لە قسەکانیان دەیڵێن بەڵام ئەوەی کە هەیە گۆڕینی کشانەوەی ئەمریکا لە ژێر ناوی هێزی شەڕکەرە کشێنێتەوە بەڵام هێزی هاوکاری و گەرکاری هێڵێتەوە بۆ حکوومەتی عێراق. ئەوە بۆیە کە ئەو بەهانەی ببڕێکە بەدەست ئەحزابی شیعە و هێزەکانی حەزی شعبی و حیزب وڵای سەر بە ئێرانەوە هەیە.
وەلایەکی تریش بۆی کە بتوانێت فشارەکانی خۆی لەسەر ئەو هێزانە تون کاتەوە و کازمی حکوومەتەکەی بکاتە داردەستێ بۆ چەککردنی ئەمانە. بۆیە بە بڕای من مەسلەی قەزیش کشانەوەی ئەمریکا لە عێراق ڕەبتی هەیە بە ئەوزاعێکی سیاسیەوە کە لە عێراقا هەیە لە مەسلەی سازدانەوەی دەوڵەت و دەسەڵات کە ئەمە زۆر لە سەختی و دایان ئاسەنگی لە بەردەمایە. ئەمریکا چۆنەڵێ هیچ فرسەتێکی نەماوە کە بتوانێت پرۆسێکی لە ڕێگای پرۆسێکی سیاسیەوە ئەوزای عێراق دووبارە ئیعادەکاتەوە. دەوڵەت لە عێراقا نەماوە، خەڵک اعتراضاتێکی بەرینی هەیە و خودی ئەوەی کە خەباتی ناڕەزایەتەکانی ئۆکتۆبەر ڕاپەرینی ئۆکتۆبەر درێژەی هەیە و خەڵک هەموو ڕۆژە لە هەر فرسەتێک ئیسفاداکە بۆی هێزەکانی خۆی بەرامبەر بە دەسەڵات تون کاتەوە. ئەمە وای کردووە کە عکس بێتەوە لەسەر هێزە سیاسەکانی ناخۆی عێراقیش و ئەوان بخاتە بەرامبەر یەکەوە کە شەڕکەن لەسەرەوەی چۆن ئایندەی عێراق ڕسم بکەنەوە، چۆنەوەی کە دووبارە دەوڵەت لە عێراقا ساز دەنەوە. بۆیە مەسلەی کشانەوە و نەکشانەوەی هێزەکانی ئەمریکا مەسلەی سازدانەوەی دەسەڵاتی عێراق و بڕانەوەی ئەم کێشە و درزوکەلێنەیە کە لە نێوان چینی دەسەڵاتدار و هێزە دەخاڵەتگەرەکانی ناوخۆی عێراقا کە سەرێکیان ئەمریکایە و سەرێکیان ئێرانە. ئەمە لەسەر باری ئەمنیەت لە عێراقدا جەخت بکەمەوە ئەوەی کە دەزانین لە دوای ساڵی 2023ەوە عێراق ئارامیەکی زۆری بە خۆیەوە بینیوە بەجیا لەوەی کە تەقینەوە بووە شەڕی نێوان گروپە چەکدارە جیاوازەکان بووە، شەڕی قەومی و تایفی بوونی هەبووە و ئەمە هەڵبەت ئاشکرا نەبووە بۆ جیهان و ئەمریکا جەختی لەوە کردوێتەوە کە عێراق خۆی دەتوانێت ئێستا سەقامگیری خۆی ڕابگرێت. دەمێت پرسم ئەمە چەندێک ئەم کشانەوەی ئەمریکا یاخود ئەم ناوگۆڕینە لە هێزی شەڕکەرەوە بۆ هێزی مەشق پێکەر چەندێک کاریگەری لەسەر ئارامی ناو خودی عێراقدا دەنێت؟ ئایندەی عێراق لێرە بەدواوە چۆن دەبێت لە ڕووی ئەمنیەوە؟ بەڵێ بە بڕای من ئەمریکا هەم بمێنێتەوە فەوزای ئەمنی، بۆشایی ئەمنی درێژەیە کێشی و ئەگەر بژڕوا بەمانایەکی تر هەر بە شێوەیەک لە شێوەکانی تر نائەمنکردن و ئارامی لە شارەکانی عێراقا درێژەیە بێ. ئەمە مەبەست چییە؟ مەسەوەی کە ئەگەر ئەمریکاوکی تا وەک هێزیی داگیرکە لە عێراقا بێ بەهانە ئاەتە دەست دەخاڵەتی ئێران لە عێراقا. ئەمە هانی گروپ و دەستە و تاقمی چەکدارەیە کە ڕۆکێتەکانی خۆی لەسەر ناوچەی سەوز درێژە پێبا و تاری بێفڕۆکەوانی خۆی بنێرەتە سەر هەولێر و ڕێگا بگرێ ئەمریکا لە هەر شوێنەکەەوە دەرکەوێ ئەمیش پەلاماری باو حملەی بۆ بکە. ئەمە معنایەوەی کە هێزە میلیشیاکانی سەر بە ئێران ئاکتیڤە بێتەوە. لەسەرێکی تریشەوە ئەو لایەنانی کە حزابی شیعین و سەر بە خەت و سیاسەتی ئێرانن، ئەوانیش بۆ خۆیان هەوڵەدەن لە هەر پرۆسیکی سیاسیە دەست لە هەر جۆرە ڕێکەوتنێ بکێشنەوە کە دێتە پێشەوانێ. ئەمە بچووکە مانەوەی ئەمریکا بە معنای داگیرکاری بوونی هێزێکی بیانی لە عێراق بە ئینوانی داگیرکاری بەهانەیەگا بم هێزانە کە سواری شەپۆلی ناڕەزایەتی خەڵک بن و بڵێنەوە هۆکاری ئەم دۆخە داگیرکاری ئەمریکا لەلایەن داگیرکاری عێراق لەلایەن ئەمریکاوە. و ئەگەر ئەمریکاش بڕوە ئەوە لە عێراقا دەوڵەتێک نەماوە تا ئەمانە ئەوەی کە خۆیان ناوناوە پرۆسی سیاسی لە عێراقا لە ڕێگای خەباتی سیاسیانەوە بتوانن یا لە پەرلەمانیەوە بتوانن عێراق ئیعادەکەنەوە یان دەسەڵات ئیعادەکەنەوە تەقسیمی قودرەتکەنەوە بە پێچەوانەوە. ئەمانە خۆیان هێزێکی هاتنە مەیدانی دوای جەنگن و دەسەڵاتێکیان هێنای پێشەوە کە بە حکم و بە ڕەحمەت و لەژێر سایی تۆپ باران و گولە تۆپ و تایارەکانی ئەمریکایە دامەزراوە کە ناویان نا دیموکراسی. ئەمانە خۆیان ئەحزابی مەدەنی نین، ئەمانە خۆیان ئەحزابێک نین کە باوەڕیان یا لەسەر ئەساسی خەباتی سیاسی بتوانن یەکتری وەلاخن. هیچیان باوەڕیان بەوە نییە کە دەسەڵات لە ڕێگای بۆ نمونە دەنگدانەوە یا لە ڕێگای تەوافقاتی سیاسیەوە یا احترام بۆ ڕای خەڵکدانێن و دەسەڵات تەسلیم بکەن بە پێچوانەوە. ئەمانە خۆیان ئەحزاب و گروپی تایفی و سێکتی مەذهبی قەومین، ئەمانە خۆیان چەکدارن و ئەمانە بەبێ چەک بەبێ فەوزا بەبێ نائەمنکردنی شارەکان ناتوانن درێژە بە بوونی مۆجودیتی خۆیان بدەن. بۆیە حتا ئەگەر ئەمریکا بچێتە دەرەوە بۆ معنای باڵانسی هێز و باڵانسی فەزای میلیتاریسی و چەکداری لە عێراقا گۆڕێ و ئەوە
بۆشاییەک دروست دەکات کە بە بڕای من فرسەت ئەبێ بە تایبەتی لە حاڵەتێکە ئەگەر خەڵکی کارگەر و زەحمەتکێش لە مقاومەتی خۆیان بەرامبەر بەم زروفە ڕێکخرا و لە مەیدانە نەبن و هێزێ نەبن کە حسابیان بۆ بکرێت لە هاوکێشی هێزەکانە لە غیابی ئەم بەرەیە لە غیابی ئەم هێزە چینایەتیە مستەقیلە معلومە کە پڕکردنەوەی ئەو بۆشاییە بەنەمانی هێزەکانی ئەمریکا ئەمانەکەونە گیانی یەکتری بە تایبەتی کە حکوومەتی کازمی معلومە کە هیچ جۆرە توانایەکی بۆ ئیدارە و کۆنتترۆلی باری ئەمنی لە شارەکانان نییە ئێمە ڕۆژنیە نەبیستین کە ناوچەی سەوز بردومانە کرێ و بەڵام کازمی هیچی پێ ناکرێت یاخود ئەوەی کە حتا ناتوانێتێک لەو کەسانی کە لە ماوەی ڕابردووە دەستگیریان کرد ئەوە هێزە چەکدارەکان بوون چوون ناوچەی سەوز دەریان هێنا و کازمی چیشی پێ نەکرا کە ئەوە بە حکمی دادگا و بە حکمی ئیترافاتی خۆشی کە ئەو یەکێ بۆ لەو کەسانی کە تیرۆر و تەقانەوەی لە شاری بەقایا کردووە نابێ ئەومان لەبیر بچێ لەگەڵ هەر جۆرە پاشەخشەیەکی ئەمریکا لەباری سەربازیەوە شارەکانی بەقا و ناوەڕاست دەبێتە مەیدانی تەراتێنی ئەو هێزانە مەسەلە مەبەستمەوەیە کە لە عێراقا مادام دەوڵەتێکی پایدار نییە مادام درز و کلێنێک لە نێو چینی دەسەڵاتدار و ئەحزابە پێکەنەرەکانی هایەتی مادام کێشە لە بینی ناسیۆنالیزمی عەرەب باڵەکانی شیعە خۆی سوننەکان خۆیان و لە بینی ناسیۆنالیزمی کورد و هەموو هێزە عێراقی شیعەکاندا ئەم کێشمە کێش و ناتەبایی و درز و کەلێنە بەڕاستی ینی بە پرۆسی سیاسی و انتخابات و چی حل نابێت ئەمە فرسە دەدا بە دەرچوونی ئەمریکا لەو مەعادلە بە بڕای من فەزاکە زۆر ئارامترە بێ و زۆر کوشتار و تەقینە و پێکدادانی بەسەریەکەکەوێ ئەو کاتە لە شەڕی سونە و شیعەوە زۆر بە احتیلامی زۆرەگرێتە بینی هێزە چەکدارە میلیشایەکانی خودی شیعەوە کێتە بینی هێزە چەکدارە میلیشایەکانی سونەوە و حتا دوور نییە لەو فەزایە ئەوزاعی کوردستانیش ئەم نائارامیە قەڵب بێتەوە بەسەر ئەوزاعی کوردستان و ئەم گێژاوەش بە شێوەی نائەمنکردنی شارەکانی کوردستانیش پرشکی بەرکەوێت هەر ئێستا ئێمە دەبین لە ناوچەکانی سنوور ئەو سنووری کەرکووک و ئەو ناوچانەی خەتی تەماسن بلایشتر نابێ ئەومان لەبیر بچێ هەر جۆرە بێدەسەڵاتیەک و کەم تواناییەک و نەبوونی قابلیەتەکانی پاراستنی ئەمنیەت لە عێراقا لەلایەن حکوومەتەوە هێزەکانی داعش زۆر ئیمکانی ئەویان هەیە و فرسەتی ئەویان هەیە زەمینەیان هەیە کە بێنەوە مەیدان و ئەوان وەک فاکتۆرێ بۆ نائەمنکردنی ئەوزاعەکە دەور بگێڕن بە خاتریەوەی لەو ڕێگایەوە بتوان جێگا و ڕێگای تازە پیاکەنەوە زۆر باشە با بچینە سەر لایەنێکی تری ئەم تەوەرە بۆ ئەوەی کە فریای ئەو پرسیارانش بکەم کە لەلایەن بینەرانەوە هاتوون ئەوەی کە هەم لە قسەکان کە بە کازمی درا لە ئەمریکا و هەم ئەوەی کە نوێنەری ئەمریکاشیان باڵی خۆرهەڵاتی ناوەڕاست لە مەگۆرکە لە عێراقا بوو جەخت لەسەر بابەتێک دەکرایەوە کە بۆ ئەمریکا زۆر گرنگە ئەویش ئەنجامدانی هەڵبژاردنەکانی عێراق لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەوەی کە ئەمریکا پاڵپشتی دیموکراتی دەکات و بۆیان گرنگەکە ئەم هەڵبژاردنە حتمما ئەنجام بدرێت لە ئۆکتۆبەردا وەکو ئەوەی کە نەخشەی بۆ کێشراوە ئەم پێداگیریە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن یاخود ئەوەی کە پێی ئەوترێت لەلایەن ئەمریکا و پاڵپشتی لە دیموکراتیک زەکردنی عێراقدا بۆچی دەگەڕێتەوە بە بڕای من هەموو سیاسەتێک پاساوی هەیە لە عێراق ئێستا جەنگێک هەیە جەنگێکی لەبەر ڕۆیشتوو هەیە ڕاستە جەنگی بە شێوەی کلاسیک نییە کە مەوزع و چۆنەڵی بنکەکانی بەرامبەر بەریەکەوتن دیار نییە بەڵام تەبیعەتی ئەم شەڕێکی شاراوەیە شەڕێکی لە بەڕۆیشتووە هەر ڕۆژە لە شوێنێک بۆمبێکە تەقێتەوە هەر ڕۆژە لە شوێنێکەوە ڕۆکێ دەهاژێ هەر ڕۆژە لە جەماعەتێکی مسلح کە نادیار و میلیشیان دێن مانۆرەکەن بە شارەکانی بەغایە یا بە فلان شارەگرن یا فلان کۆنتترۆلەکەن بە بڕای من ئەوەی کە ئەمریکا دەوێنە ئەم دۆخەنەوە بنێ دیموکراسی جگە لە قسێکی درۆیی تر نییە خودی ئەم دیموکراسی فەشەلیەناوە بۆی ئەم شەرایطە پێکاتوە ئەگەر ئەمریکا بیتوانێت بە دوای ڕوخانی سەدام حوسێنە ئەو شتێک کە ناوی حکوومەتی دیموکراسی فیدرالی بۆ نەتەوەکان و بۆ قەومەکان و بۆ تایفەکان ئەوە شکستی هێناوە ئەم دەوڵەتە شکستی خواردووە ئەوەی لێ بەرهەماتووە یعنی ئەم فەوزایە و ئەم کێشمەکێشی ئەحزابی چەکدار و شیعی و قەومی و تایفی
سنی و ئەمە بەرهەمی شکستی دەوڵەتی دیموکراسیەکەی ئەمریکایە. ئەگەر دەوڵەتی بەرقەرار بووایە و نەزم و نیزامێکی پێک بێنایە لەسەرێکەوە بیتوانە ریزەکانی چینی دەسەڵاتدار و ئەحزابی بورژوایی بە شیعە و سوننەوە یەکدەست بکردایە، ئەگەر بیتوانە لانی کەم وەڵامی بەخواستەکانی خەڵک بدایەتەوە، ئێستا حکومەتێکی پایدارە بوو و لانی کەم ئەم جێژاوە کۆتایی پێهاو. ئەمە لایەکی تر بەڕای من ئەو شتەی کە ئەمریکا ئەوێ بە ناوی دیموکراسی و نیشانی بە ئەوێ ئەو واقعەتە پەردەپۆشکە کە ئێران ڕۆڵی نییە لەو معادلەیەکە لە عێراقا هەیە. ئێران هەمیشە حتا بە خودی ئەوەی کە ئێران هێزی چەکدارە نێرێ و میلیشیاکان ئاکتیڤ بکاتەوە و هەوڵەدا جەبهەیەک بەرامبەر بە خەتی ئەمریکا و لایەنگرانی ئەحزابی شیعی کورد ناسیۆنالیستە عەرەبەکان با بڵین حتا هێزە سونیەکان کە لایەنگری ئەمریکا و جیهان و وڵاتانی عەرەبیەکەن هەوڵەدا ئەمانە شەق و پەخکا و ڕیزەکانیان لێک بترازێنێ. ئەمەش بەنە ئەمکردنی ئەوزاعەکە یعنی بۆ ڕوتەیە تێپەڕێ، بۆ مەسیرەیە تێپەڕێ. بۆیە بەڕای من بانگەوازکردن بۆ دیموکراسی لە عێراقا قسێکی پوچە. وەکو تریش کە تۆ سیرکەی ئەگەر باسی دیموکراسی بێ ڕۆژ نییە چالاکوانی ناڕەزایەتەکانی خەڵک تیرۆر نەکرێت، تەقیان لێ نەکرێت. زیندانەکانی عێراق ئێستا هەزاران خەڵکی تیا گیری خواردووە، سەرکوت، پەلاماردان، کوشتنی ئەو هەموو خۆپشاندانە. ئەگەر دیموکراسیەکە بێ خۆ بێ دادگا معلوم بێ و ئەبێ دادگا هەوڵ با ئەو کەیسانە یەکلا کاتەوە یالانی کەم لەسەری بچێ. بە بڕای من ئەزان چیە مادام دەوڵەتێک نییە، مادام حکوومەتێکی پایدار نییە، قسەکردن لە دیموکراسی حتا بە معنا بورژواییەکەی لە جۆری دەوڵەتانێکی وەکو ئەردان چوزان وەکو تورکیا هیچ معنایشی نییە. جێژاوێکە لە عێراق جەماعەت دەسە و تاقمێکی قەومی و ئیسلامی و بە شیعە و سوننە و تایفی و کەوتونەتە گیانی یەک، هەر یەک هەوڵەدا بە پشتیوانی دەوڵەتانێکی منتیقا بتوانێت زۆرترین فشار بۆ بەرامبەرەکەی خۆی بێنێ و بتوانێت ئیمکانات بەدەست بێنێ و بازاری قاچاقچێتی و سەرمایە گوزاری و کۆنتڕۆلی ناوچەکانی نفوزی خۆی بکە. ئەمە هەموو ئەو شتێک کە ناوێنێن دیموکراسی لە بنەڕەتەوە بریتی بووە لە ئەوەی کە ئەمریکا هێنا پێ لە دیموکراسی عێراقی، جگە لە پلۆرالیسمێکی ئیسنیکی تایفی سیاسی لە نێوان ئەم دەستە و قەبیلە و قەومانەیە شتێکی تر نەبووە. و دارمانی ئەوزای عێراق بەڕای من بەرهەموو شکستی خودی ئەم ئالتەرناتیڤەیە، خودی ئەم جۆرە لە دیموکراسی و دەوڵەتداریە. بۆیە ئەو قسەی کە ئەمریکایەکە لە زاویەی خەڵکی کارگەر و زەحمەتکێش و لە زاویەی ڕاستیەکان کە ئێستا بە بەرچاومانەوە، جگە لە داپۆشینی ڕاستیەکان و درۆیەکی پوچ بۆ ئەوەی کە تەبلیغکە بۆ بردنە پێشەوەی ئینتیخاباتێکە ناچارە پێی بۆ یەکلاکردنەوەی ئەم دۆخە کە پێی وایە لەم ڕێگایەوە توانێت عێراق بجێزێتەوە بۆ شوێنێکی تر و دەوڵەتی دامەزێنە لانی کەم هێزەکانی ئێران لە عێراق بکاتە دەرەوەوانە و دەسەڵاتی دامەزێنە سەرتاپا لە چوارچووی سیاستەکانی دەرەوەی ئەمریکای شوێن بگرێت. من پێم وایە ئەمە هەموو پشتی ئەو پاساوانەیە کە ئەمریکا بە ناوی دیموکراسیەوەی کە. کاتی بەرنامەکە کەم ماوە، من لە بری ئەوەی کە دوا پرسیاری خۆم بکەم چەند پرسیاری بەشدار بووان دەهێنمە سەر شاشەکە و لە ئێوەی دەکەم، یاخود ئەگەر چەند پرسیارێک بکەم بە یەک پرسیاری لێ دەربکەم. ئەویش یان ئەم سەرنجانێکە هاتووە هەڵبەت چەند سەرنجەکە باز لەوە دەکات کە شکستی هێناوە ئەمریکا لە ناوچەکەدا، بۆیە هەم لە ئەفغانستان هەم لە عێراق دەست دەکا بەوەی کا بکشێتەوە. و سەرنجی دووەمیش ئەوەیە کە بەجیا لە شکستی ئەمریکا کە کشانەوەی حکمیە ئەوەیە کە دەسەڵاتداران لە هەشدە پارێزگەکەی عێراقدا دەسەڵاتدارانی فاشل بوون. سەرنجتان لەسەر ئەم سەرنجانە چییە؟ بەڵێ طبعاً یەکەم ئەوە ڕاستەکە ئەو دەسەڵاتی کە لە سەراسەری عێراقایە یعنی شارەکانی عێراق بەڕاستی دەسەڵاتێکی فاشیزمی ئیسلامیە شیعیە، هیچ جۆرە بەها و پرەنسیپیان نییە کە بێتەوە لەگەڵ سەرەتاییترین ژیانی خەڵکە. بە بڕای من ئەم دەسەڵاتە تەواو بووە، ئەم دەسەڵاتە جەماوەر حکمی بەسەرداوە، ڕاپەڕینی ئۆکتۆبر و درێژە کێژانی ئێترازاتی خەڵک و ئەوەی کە خەڵک حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کە ڕوخسارێکی مەدەنیتری لە هەر یەک لە حکوومەتەکانی مالیکی و عەبادی و حتا عەلاوی بوو، نیشانەدا کە ئەم حکوومەتە نامۆیە، ئەم حکوومەتە لەگەڵ ژیان و ئاوات و ئارەزوو
داخوازیەکانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش خەڵکی مۆدێرنی شارەکانی عێراقانیە. ئەمە یەک. لەسەر مەسلەوەی کە ئەمریکا شکستی خواردۆ بە چ مانایەک ئەبێ ئەمە ڕۆشنکەینەوە. هەموو کشانەوەیەک لە شوێنێک بە مانای شکست نییە. ئەمریکا شکستی خواردۆ بۆ مانایی کە ئیستراتیژیەکی هەبوو لە هەوڵا بۆ ئیستراتیژیەوە هاتە ناو عێراق. ئەم ئیستراتیژیە بە دروست شکستی خواردۆ. ئەوژەوە بوو کە داگیرکردنی عێراق و ڕوخانی سەدام حوسێن ببێ بە نقطەیەک بۆ ئەوەی کە دنیا ساز باتەوە بە پێی نەزمی نوێی جیهانی کە تێیدا ئەمریکا پۆلیس و سەرداری یەکەمی جیهان بێ. بەڵام ئێستا پاش چەندین ساڵ دوای ڕوخانی سەدام حوسێن ئێستا دەبینین ئەمریکا نەک هەر نەیتوانیوە بێ بە سەرۆک و پۆلیسی جیهانی و هەموو دنیا بە پێی بەرژەوەندەکانی خۆی و ئالتەرناتیڤێکی حکوومەتی بۆ دنیادا تاشێ نەیتوانی و هەتا بەدیلی اقتصادی و ئەلگۆی اقتصادی خۆی بۆ سازدانەوەی عێراق و ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا ساز باتەوە بگرە لە بەرامبەریشە چەندین هێزی تر سەری دەرهێناوە لەوانە رووسیا لەوانە چاینا لەوانە چەندین دەوڵەتانی منتیقەکە ئەوە تا تورکیا بەر ئەنجامی زۆف و شکستەکانی ئەمریکاوەیە کە ئۆردوغان هەر ڕۆژەی لەسەر پەتێ یاری لەگەڵ ئەمریکاکە هەر ڕۆژەی جۆرێک قەرارەکانی ناتۆ خاتە ژێر پێوە بۆ بەرژەوەندەکانی خۆی هەوڵەدا. ئەوە تا ئێران ئەتوانێت لە دوورترین شوێن زەربە لە ئەمریکا بە منافەساکە و پێ لە ڕاکێشاوە نفوزی ئەمریکا ئێران ببورن لە یەمەن لە لوبنان لە عێراق لە سووریا هەموو نیشانەدا کە ئێران بۆتە هێزێک لە بەرامبەر شەڕەکە لەگەڵ دۆستەکانی دوێنێ ئەمریکایە. ئەمە نیشانی شکستە. بەڵام مەسلەی ئەمریکا ناتوانێت بە سادەی عێراق بەجێ بێڵێ چونکە عێراق ئەفغانستان نییە. بە دەلیلەکەشی ڕۆشنە سازدانەوەی اقتصاد و سیاست بەڕێخستنەوەی نەزم و نیزام سازدانەوەی سیستەمی ئەمنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بڕوای من بە سازدانەوەی دەسەڵات و سیستەمی ئەمنی و اقتصاد لە عێراقەوە دەست پێکە. عێراق سنتەری تەحولاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. حتا ئەو جێگای عێراق هەیەتی زۆر زیاترە لە ئەفغانستان لە سووریا لە لیبیا لە یەمەن کە ئێستا جێگای کێشمەکێش و تەنگژەکانن. بۆ نمونە دەبینین ئەمریکا ئەوەندەی کە دەخاڵەت و سوورە لەسەر مناقەشاتی سیاسی و دەخاڵەتگەری لەسەر عێراقاکە و حرەکەی دیبلۆماسی و هاوکاریەکانی خۆی ئەباتە پێشەوە ئەوەندە لەگەڵ یەمەن ناکە ئەوەندە لەگەڵ لیبیا و ئەم شوێنانی بە جۆرێک لە جۆرەکان چاوپۆشی لێ کردووە. عێراق بۆ ئەمریکا شوێن و نقطەی مەسیریە. حتا مەسەلەکە دەبینین ئەو هەموو سەرمایە و گوزاری کە و ئەو هەموو هاوکارانی کە لە هەرێمی کوردستانەکە سیاسەتی ئەمریکا ئەوەیە کە حتا ئەگەر لە عێراق لە بەخا بەجێ بێڵن لە ناوچەی سەوز بەجێ بێڵن بەڵام ئێستا کوردستانی تقریباً بەرەو پێگەیەکی ئاسڵی لە چەشنەوەی ئیسرائیلی دووهەم ساز بە دانانی ئەو سەفارەتی کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرە لە جیهانە ناوچەیەکی جوغرافی حساسی داگیر کردووە ئیمکاناتێکی خەیاڵی تا سەرف کردو بۆی کە بنکەی سەربازی ئەوانە پێک بێنێ. ئەوەی کە چەندین مەراکیزی سەربازی لە هەرێمی کوردستان ناکرۆتەوە. خودی ئەوەی کە چونکە ئەمریکا ئەزانێت لە کوردستانی عێراق لە حیزبی شوعیەوە تا یەکگرتووی ئیسلامی تا یەکێتی و پارتی هەموو لە ئەنگری و خۆشحاڵن بەمانەوەی ئەمریکا لە هەرێمی کوردستانە چونکە خودی دەسەڵاتدارەتی با بڵێن خودی ئەم تەجروبەی کە ئەناوێنێن ئەزمموی هەرێمی کوردستان لەژێر سێبەری داگیرکاری و هاتنی هێزەکانی ئەمریکا بۆ عێراق و لە دوای جەنگی کەنداوە پێیان سپێردراوە. بۆیە ئەمریکا ئەگەر بەغاش بەجێ بێڵێ بە شێوەک لە شێوەکان کوردستان قایمەکە و هەر ئێستا قایمی کردووە بەستنی ئەو هەموو پێرسۆناڵانی کە لە ئەسکەریانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەو هەموو ئیمکانات و خزمەتی کە بە هێزی پێشمەرگە هەوڵدان بۆ یەخستنەوەی هێزەکانی 1970 حتا ئەوەی کە مانگانە لە دەورەی داعشا لەگەڵ مەسعود بارزانیان ڕێکە و 450 ملیۆن دۆلار مانگانە بیە بە شەرتێ هێزەکانی تابع بن بە ئەوامری فەرماندەی ئەمریکا هەموو نیشانە ئەمریکا دەرچوونی سادە نییە چونکە ئەم موقع ئیستراتیژیە لە عێراقا بینێ بۆ ئەوەی لەوە بتوانێت حریفەکانی خۆی لە رووسیا و چین و ئێران و ئەمانە مل بشکێنێ و بتوانێت گرەویان لێبرێتەوە پێگەی خۆی قایمکە. بۆیە بەڕای من مەسەلەکە
ئەوە نییە مەسەن کە هێزێکی سەربازی کە گوایڵن شەڕکەر ئێسا نابێ بە شەڕکەر ئەخشێنێتەوە ئەگەرێشێتەوەی کرد ئەهێنێتە کوردستانەوە بۆ کوردستان لێوە توانە بەخاش بخاتە بەندەستی خۆیەوە دەخاڵەتی بێنێ بۆیە دەخاڵەتی ئەمریکا بە بڕای من کاتێ بە یەکجاری کۆتاییەت کە دەسەڵاتێکی جەماوەری سربەخۆ لەوەی کە پشتبەستوو بە ئیرادەی جەماوەری بێتەکایەوە کە من لەدا بە دەخاڵەتی دەوڵەتان لە ناوچەکە یعنی ئەگەر خەباتی کارگەر و زەحمەتکێش بە دامەزانی حکوومەتی کارگەران بە دامەزانی حکوومەتی شوراکانی جەماوەری کارگەر و زەحمەتکێش لە عێراقا بێ لەسەر ئەساسیەوەی کە کوردستانی سوسیالیست و بابڵێن عێراقی سوسیالیست و سربەخۆ بەدەر لە هەر جۆرە هێزێکی بیانی ئەمە ئەتوانێت کۆتایی بە دەسەڵاتدارەتی و بە دەخاڵەتی ئەمریکا و تورکیا و ئێران و هەر وڵاتێکی تر لە عێراقا بێنێ ئەجینا ئەمانە خۆیان هێزیان هەیە پێگەیان هەیە لە کوردستان ئەوکو باس هەموو هێزانە لایەنگری ئەمریکان و مانەوەی ئەمریکا زامنەکەن ناوخۆ شارەکانی عێراقیشە لە باڵی سونەیتی خودی کازمی ئەم هەموو مەرایی کە ئەمریکا بۆ کازمێکە ئەوەیە ئیشی بە کازمیە ئێوە کازمی بکە بۆ مقاشەی کە هەر چۆنێ بێ انتخاباتێکی پێڕاییکە وە تەشکیلی ئەحزاب باتەوانێ بەرەی ئەحزابەکان با و بەشداریکەن لە انتخاباتە هەر چۆنە بێت دەسەڵاتێکی شەق و پەقیش بێ بەڵام چۆنەڵی حکمی قانون وەکو خۆیڵێ بکە لەژێر چوارچێوەی تەئیدی سیاست و ئیستراتیژی ئەمریکا لە عێراقا ئەوەش بە معنای دەرپەڕاندنی ئێران و دەستکۆتاکردنی هێزەکانی لایەنگری ئێرانە بەڵام ئایا ئەمریکا توانێ ئەم کارە بکە بە دڵنیاییەوە نا چونکە نفوزی ناوچەی ئێران کێشمەکێشێکی فراوانترە و پشتیوانی ئێرانش بەتەنیا نابێەوەمان لە برچێ هەر خۆی نیە و پشتیوانی نێودەوڵەتی هەیە لەوانە رووسیا چین و چەند هێزێکی مەحەلی حیزب الله حوسیەکان چەندین تەیارەتی تر لایەنگری ئێرانەکەن بۆیە بە بڕای من کێشەکە بۆ ئەمریکا سادە نیە ئەمریکا قاچی لە زەلکاوێک کاچەقیوە دەرچوونی لێی ئاسان نییە مانەوەشی هەر ئاسان نییە خەسرە وسایە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین زۆر سپاس بۆ ئێوەش ئازیزان خۆشەویستان هەر لێرەشدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن